بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین تا چەندێک گرینگە و ئۆپەراسیۆنی کە دژی گەندەڵکاران لە بەغداد دەستی پێکردووە هەرێمی کوردستانیش بگرێتەوە و قسە لەسەر مەترسیەکانی گەندەڵی دەکەین، مەترسیەکانی گەندەڵی چین لە هەرێمی کوردستان و چۆن دەکرێت لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە. ئەو بوارانە کامانن کە ئێستا زۆرترین گەندەڵی تێدایە. قسە لەسەر ئەوەژەکەن ئایا لە هەرێمی کوردستان گەندەڵکاران ئێستا پارێزبەندیان هەیە یاخود دادگایان بەدەستەوەیە، ئایا سوپایان بەدەستەوەیە، هەموو شتێکیان بەدەستەوەی لە کوردستان، یاخود لەو بێدامەزراوەی ئایا زمینی خۆش کردووە بۆ ئەوەی کە گەندەڵی زیاتر بکرێ وەکو نەبوونی پەرلەمانێکی کارە، حکوومەتێکی کاربەڕێکەر، نەبوونی دەستەیەکی دەستپاکی بەهێز دیوانی چاودێری دارایی بە هەمان شێوە. قسە لەسەرم پرسانە دەکەین و باسی مەترسیەکانی گەندەڵی دەکەین. ئەگەر چارەسەر نەکرێن لە هەرێمی کوردستان چ مەترسیەک لەسەر ئایندەی هەرێمی کوردستان دروست دەکات. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گولپی پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر، زۆر بەخێر، خۆشحاڵ بووین، سوپاس دەکەین. بەلەوەی بینێت سەر هەرێمی کوردستان دەمەوێت سەرنجی بەڕێز بزان لەسەر ئەو ئۆپەراسیۆنێک کە لە بەغداد دەستی پێکردووە. ئۆپەراسیۆنێک دەستی پێکردووە، پەرلەمانتار دەستگیر کراوە، بەڕێوەبەری گشتی وەزیر. بەڕێز چۆن لی دەڕوانی دواتر قسە لەسەر هەرێمی کوردستانی دەکەین. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سوپاس کا حەکیم، دەستخۆشی لە جەنابەت و سڵاو لە بینەرانی بەڕێزیش. طبعاً ئەمەی لە بەغدا هەیە، خودی هەوڵەکە زۆر جێگەی ڕێزە. هەر هەوڵێک بە ئاراستەی ڕێگرتن لە بەفیڕۆدان یا هێنانەوەی سەروەت و ملیارەها سەروەت و سامانی دزراوی میلەتی عێراق و هەرێمی کوردستان زۆر پیرۆزە و ڕاستە ئەمەی کە ئێستا هەیە وەکو بڵێ گەندەڵە مامناوەندەکانی گرتوۆتەوە، گەندەڵە ڕاستەقینەکان و ئانی لە پشتیانەوەن و حوتەکانی بواری گەندەڵی نەگرتوۆتەوە. بەڵام هەوڵی لەم جۆرەش یەک جێگەی ڕێزە. دووەم هەنگاوێکە بۆ ئەوەی ئەم حکوومەتە تازەی زەیدی دەستبەرێ بۆ ئەگەر هەم پشتگیری جەماوەری هەبێ و هەم پشتگیری دەرەکیشی هەبێ و لەسەر پێەکانی خۆی بوەستێ و هەر لە سەرەتاوە نەخرێت حکوومەتەکە، ڕێگەیەکە ڕێگە خۆشکردنێکە بۆ ئەوەی دەستبەرێ بۆ حوتەکانی بواری گەندەڵی کە هێندە ژمارە و داتا باز لە 600 ملیار دۆلاری دزراوی خەڵکی عێراقەکەن، هێندێک باز لە 300 ملیارەکەن. بەلای کەمەوە UNDP ئەمڕۆ باز لە ژمارەیەکە کە ئەڵێ نزیکەی 150 ملیار تا 450 ملیار دۆلاری عێراق دزراوە. طبعاً ئەو ملیارە دۆلارانە بەڕاستی گەورە و زەخمن و بۆ وڵاتێکی کۆ عێراق بە هەرێمی کوردستانەوە 600 ملیار کە باسیەکەین واتە بودجەی 3 ساڵی تەواوی هەموو عێراق بە موچەوە و بەوە بەرهێنانەوە و بە پەرەپێدانی پارێزگاکانەوە و بە خەرجیەوە و بە حاکیمەوە بە هەموو بوارەکانەوە. ئەمانە مەبلەغی زۆر گەورن و ئەگەر 200 ملیار دۆلار بەدەستی ئەمینەوە بێ لە جێگەی خۆیان خەرج بکرێ، وڵاتەکە لە قۆناغێکەوە با بۆ قۆناغێکی تر. بۆیە ئەو هەوڵی کە ئێستا دەست پێکراوە لە بەغدا هەوڵێکی محتەرەمە، جێگەی ڕێزەوە و بالفعل بۆ تەمای دڵخۆشی خەڵکی عێراقیش تەنانەت هەرێمی کوردستانیش کە ببینن کە هەوڵێک هەیە بۆ ڕاگررتنی گەندەڵکارە. بەسەوە دەکات کە بەرپرسی کوردیش تێدا بێ. ئەمڕۆ ئەندامێکی پێشووی پەرلەمانی عێراقیش قسەی کردبوو بە ناوی یوسرا ڕەجەب، دەڵێ بەرپرسی کوردی تێدا بۆ بەڵام چووە پارەکەی گەڕاندۆتەوە بۆی کە دەستگیر نەکرێت. چکە عەلی زەیدیش قسەیەکی هەبووە وتوێت تێر کەسێک پارەکەی بگێڕێتەوە سزا نادرێ. بازەوەکێک کە بەرپرسی کوردی تێدا بۆ بەڵام چووە پارەکەی تەسلیم کردوتەوە. بە دڵنیاییەوە من وەکو زانیاری بیستومە بەڵە بەرپرسی کوردی تێدا لە ئاستی وەزیر و جێگری وەزیر و بەڕێوەبەری گشتی و ناونیشانی تریش و ئایا نازانرێ بزەبت لە پشت پرۆسەی گرتنەکانەوە لە غەیری ئەوەش سەفەقات و تەسویە و ئەوانە هەیە یاننا، مەسەلەن بەرپرسێک بەگەڕانەوەی پارەکانی عەفو بگرێت لە گرتنەوەوانە. عەلی زەیدی ئەمڕۆ دەڵێ بەرپرسێک بیگەڕێنێتەوە. بەڵام دوجار ئەوەی کە ئێستا هەیە لە بەغدا هەوڵێکی زۆر مبارەکە، چ ئەوەی کە پارەکان بگەڕێنرێتەوە، چ ئەوەی گەندەڵکارەکان سزار بدا. لانی کەم هەوڵێک هەیە، یعنی لانی کەم دەستێکی نەزا هەیە و حاکم هەیە و مەسەلەن دەستگای جێبەجێکردن بە دوایە ئەچێ و خۆ لە کوردستان هیچ باسێک نییە. وەکەوەی لە کوردستان ئەسڵن شامی شەریف بێ گەندەڵی نەبێ، دەستەی نەزا هەمان بەسەر چووە، دیوانی چاودێری دارایی بەسەر چووە، حکوومەتەکەت 3 ساڵە بەسەر چووە، سەرۆگایەتی هەرێم 3 ساڵە بەسەر چووە، پەرلەمانمان مەسەلەن 4 ساڵە هەر نییە، ئەسڵن نییە تاوەکو مەسەلەن متابعەت بکە بە دوواداچوونێ بکە. بۆیە ئەوەی لەوێ هەیە جۆرە ئومێدێک دروستەکە و بەڕاستی
عێراقیش لە دۆخێکە حەکیم یا ئەبێت چاکسازیەک بکات کە تۆزێک بارودۆخە لارە ئابووری و داراییەکەی ڕاستکاتەوە یان بە تەواوەتی ئەڕوخێ بە جۆرێکی لێر مەسەلەن ئەو کاتە بەهای دینار و ئەوانە بە تەواوەتی داڕمێ ئابووری بە تەواوەتی ئەڕوخێ و مەسەن 45 میلیۆن ئینسان چی لەکەی بە برسێتی و نەبوونی کارەبا و خراپی خزمەت گوزاریەکان و ئەوانە بۆیە هەر حکوومەتێک غەیری زەیدیش بەهاتایە بەڕاستی چارەسەری تری نییە و ئیلا ئەبێت دەست بەرێ بۆ ئەم چاکسازیانە. لەسەرمیش قسە دەکەین بەشێک لەوانەیە کە دەستگیر کرابوون لە هەرێمی کوردستان بوون لە ڕابردوودا هەندێک جار بۆتە پەناگەیەک بۆ داڵدەدانی گەندەڵکاران لە هەرێم ئەوەی کە لە عێراق فەرمانی دەستگیرکردنیە بەزەم جارە پێ دوێ ناتوانن خۆیان ببنە بەربەست لێرە لە هەرێم خۆی لەبەرەوەی ئەم پرۆسەیە بەڕاستی وڵاتانی کەشی لەگەڵە بەتایبەت وڵاتی ئەمریکا بەلای مەبەستە و دۆلارانی چیلیێت چونکە ئەمریکا تا ئێستاش مامەڵی لەگەڵ عێراق و حکوومەتی عێراقاکە ئەم مامەڵێ هەر ئاوا یعنی گاڵتە نییە و سیاسەتی خۆی هەیە بەرنامەی خۆی هەیە پلانی خۆی هەیە و ئەبێت ئەگەر لە ساسەتیش نەبێ بە ڕێژەیەکی بەس عێراق وابەستەی هیچ نەبێ لە چوارچەوە گشتیەکە ئاراستەکانی ئەمریکا بێ بەسەن دۆلاری خۆیەتی واقعەکە وایە واقعێکی تاڵە تەبان بەنسبەت هەموو وڵاتانی دنیاوە ئەم هەیمەنە کوێخایەتی ئەمریکا بەسەر هەموو وڵاتانی دنیاوە لە ڕێگەی دۆلار و چەکەوە و یاری بەکارهێنانی چەکی نەوتەوە بەڕاستیمە واقعێکی تاڵە بەڵام ئێستا حالیان عێراقی ژێکێکە لە وڵاتانی کە ئەگەر ئەمریکا مامەڵی لەگەڵ نەکا ناتوانێت یعنی بۆ 3 مانگیش خۆی بگرێت و تووشی کارەساتێکی گەورەی ئابووری و داراییە بێ و ئەم مامەڵە لەگەڵکردنە و دامی دۆلار و ئەوانە چ دامی دۆلار و چ غێری دۆلاریش وابەستەی بە هێندە سیاست یەکێک لەوانە ئەوەیە بۆیە لەبەرەوەی زەیدی لەبەرەوەی ناخێر نەهەرێمی کوردستان و نە هیچ کەس ناتوانێت داڵدەی هیچ گەندەڵکارێ بدا بە تایبەت لەم قۆناغی ئێستەیە کە وەکو بڵێ گەندەڵە مامناوەندەکانن ئەوانەی کە یعنی وەکو بڵێ هەستەکەی مەقاش بوون بۆ گەندەڵی گەورەتر بەڵام لانی کەم لەم قۆناغا ناتوانرێت داڵدە بدرێن و بەڕاستی عیب و شوورەییشە هەرمی کوردستان وەک خۆت ڕوبەڕووی گەندەڵکاران نابیتەوە نابێت هیچ کەسێ بیرکاتەوە لەوەی کە گەندەڵکار لە هەرمی کوردستانە بپارێزێ وەک چۆن لە دۆسیی تریش هەرمی کوردستانیان ناشرین کرد مەسەن لە دۆسیی جێکردنەوە و مەسەن داڵدەدانی هێندە ئەو تۆمەتانە هەبوون لە بەغدا کە بەعسیەکان لە هەولێر و لە کوردستان داڵدە ئەمە شوورەیە تەوان ئەم هەر دەرفەتێک بڕەخسێ بۆی ئەم تۆمەتانە بخرێنە پاڵ هەرێمی کوردستان معنای وایە کلێنێک هەیە معناوی گرفتێک هەیە معناوی حقیقەتێک هەیە بۆیە یعنی شوورەیە هەرێمی کوردستان یعنی ئەبوو ئەوانەی کە حکومڕانیەکەن هەرێمی کوردستان وابکەن سومعەکەی لە ئاست قوربانیەکانیان بێ لە 1970,000 ئەنفالا بێ کە بەدەستی باسی ئەبوو ئەوەی نزیکی بەعز بووایە لە کوردستان جێی نەبوایەتەوە تەنانەت بە سەدامیەکانی لای خۆشمانەوە کە بە زمانی کوردی قسەیانە کرد ئەبوو ئەوانەی کە دەستیان هەبوو پاڵپشتیان کرد چەپڵیان بۆ لێدا بۆ کیمیابارانکردنی 5,000 ڕۆحی پاک لە هەڵەبجەی شەهید ئەبوو یعنی ئەبوو هەرێمی کوردستان ژینگەیەک بووایە ئەسڵەن هیچ کەس جورئەتی نەکردایە تۆمەتی ئاوا ئاراستی هەرێمی کوردستان بکە بەداخەوە سیاسەتێکی هەڵەیە هەر ئەوەی کە هیچ سیاسەتێک نییە بۆ ڕاودونانی گەندەڵی لە هەرێمی کوردستانە ئایندەیەکی نادیار بە ئێماڵێ و ئەم دۆخی کە ئێستا لە کوردستانە ئەوە بەرهەمەکەتی ئەمە یەک دووەم لە هێندێ بوارە هێندێ هەڵسوکەوت سومعی هەرێمی کوردستان ناشرینەکە ئێستا ئەوەی دوێنێ ئەو با بڵێن گەندەڵکاران و داواکراوانەی تەسلیم کردەوە هەم ئەرکە یەک هەر ئەرکێکی ئاساییە تۆ هەر شوورەیە تۆ لە بەغداوە کەسێک تۆمەتبار بێ بە گەندەڵی داواکراو بێ بە بردن و دزینی ملیارەها دینار هەو باسی چەند ملیۆن دینارێک نییە کا حەکیم مەسەلەن هیوایان هێنە و 8 ملیار دینار لە ماڵەکەی گیراوە چەند کیلۆ ئاڵتون و چەند ملیۆنە دۆلار و ئەمانە بەڕاستی ژمارەی زۆر زەخم و گەورەن زۆر عیبەیە ئەگەر لە بەغدا کە من وام نەبینیوە تا ئێستا کەس داڵدەدرا بە لە هەرێمی کوردستانە زۆر عیبەیە ئەگەر لە بەغدا کەسێک داوا بکرێ و لە هەرێمی کوردستان داڵدە بدرێ هیوادارین ئەوەش نەبینین چکە بارودۆخی خۆمان زۆر باش نیە تا ئەوەشی بێتە سەر باش بینی سەر کوردستان ئایا ئەوەندە ئەو گەندەڵێکی لە عێراقەیە لە هەرێمیش هەیە تا پێویست بکە بنمە لێرە پرۆسەیەکە بێ بۆ ڕاودونانی گەندەڵکاران یاخود ئەوە بەکێ دەکرێ لە کوردستان ئەوەی لە هەرێمی کوردستانە هەیە تەنها فۆرمەکەی جیاوازە لەگەڵ ئەوەی بەغدا ئەوەی بەغدا لەوەچە بەڕێوەبەرێکی گشتی وەکیل وەزیرێک بەبێ ئەوەی کەسێک لە پشتی بێ ئەگەر چی زۆرێکیان خەڵکیان لە پشتە بۆ خەڵکی تریشی ئەەکەن بۆ خۆیان بۆ خەڵکی تریش ئەتوانێت توانیوێتی گەندەڵی گەورە بکە بە ملیارە هەر دینار دزێ و
ئیسیفادە لە پلە و پۆستەکەی بکە پەرلەمانتار بە هەمان شێوە بەزەوەی لە هەرێمی کوردستانە هەیە گەندەڵیەکی ڕێکخراوە ئەمە لەو لە زانستەکانی ئابووری و دارایی و یاساییە کە دیراسی گەندەڵیەکە پۆلێنێک دانراوە باحیسەکان پۆلێنێک دائنێن بۆ گەندەڵی بەڕێزیشتەر ماستەر لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی من ماستەرەکەم لە بەڕێوەبردنە بەڵام بەحسێکم لە گەندەڵی هەیە و چاپ کراوە لە 2004 چاپ کراوە یەکێک لە جۆرەکانی گەندەڵی ڕێکخراوە واتە ئەمە هەر هەرەمی پێکهاتەی حکومڕانێتەکە خۆی لە بنەمایە خەریکی گەندەڵیە ئێستا هەرێمی کوردستان ڕێک ئاوایە لە هەرێمی کوردستان خەزێنەی گشتیت نییە دوو حیزب لە دوو دەڤەر دەستیان گرتۆ بەسەر داهاتی ناوخۆیە چەندیان بێ و چۆنیان بێ ئاوا ڕادستی خەزێنەی گشتیەکەنەوە مەسەلەن دوو حیزب هەر یەکە لە ڕێگەی چەکی حیزبی خۆیانەوە دەستیان گرتۆ بەسەر خاڵە سنوورێک و مرگەکانە یعنی بە ئارەزوی خۆیان گەندەڵی تیاکەن بە ئارەزوی خۆیان ئێکتلاسی تیاکەن بە ئارەزوی خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارێن مەسەن بۆ نمونە 21 کۆمپانیان داناوە لە خاڵە سنوورێک و مرگەکان هەموو مانگە ئەم 21 کۆمپانیان نزیکەی 100 میلیارد دینار خەنە گیرفانی پارتیوەکێتەوە گەندەڵی لە بە گەورەتر خۆ مۆزەفێک نییە مدیر عامێک نییە وەزیرێک نییە ئەوە بە ئاشکرا گەندەڵی لێرە بە سیستم 100 میلیارد دینار ئەی بەڵە 100 میلیارد دینار من ئێستا حالیان ئەم دۆسیەم داوەتە دادگای دەستپاکی لە سلێمانی یعنی لە کۆڵینەوەیە خۆم یەک دو سێ جار ڕۆشتوم و بەڵگەم پێشکەش کردو بەڵا ئەو کۆمپانیای ناساین پێویست نین زیادەن لەسەر ڕای هەموو ئەوانش بە قۆرەخکاری هەیانە 10 ساڵە ئەو ئیشەکە 10 ساڵ لە دنیا نەبووە خزمەتگوزارێکی حکوومەت بۆ مای 10 ساڵ و 15 ساڵ بدەیت بە کۆمپانیایە دیارە و کۆمپانیایی پارتیوەکێتیە و پاشان لەوەش خراپتر ئەوەیەکە لە سا هەشتای ئەو داهاتەی پەیایەکەن بۆ گیرفانی کۆمپانیاکانە یعنی ئەگەر لە سا هەشتای بۆ حکومەت و خەزێنەی گشتی بووە لە سا 20 بۆ کۆمپانیاکە بووە تا ڕادەیەک یعنی بەڵاکە کەمتر بوو لە 100,000 بڵێن هەشتای بۆ ئەگەر یەک بار هەڵگر بێتە ناو باشماغ یا ئیبراهیم خەلیل پشکنینی بۆکەی بۆ نمونە پشکنینەکەی جۆری شتومەکی تایە بای ملیۆنە دینارە ئەم ملیۆنە دینارە کە لە بری ئەو خزمەتگوزاری پشکنینە وەرەگیرێ 800,000 دیناری بۆ کۆمپانیاکەی 200,000 بۆ حکوومەت و بۆ خەزێنەی گشتیە ئەمە گەندەڵی بە سیستم کراوە جۆرێکی تری گەندەڵی با پێت بڵم مەسەلەن تۆ دە دانە ساڵ لەسەر یەک نەوتە فرۆشی لە دوای ئەم 10 ساڵ نەوت فرۆشتنە یەک بە خەڵکی کوردستان ئەڵێ وەڵی کاکە 32 میلیارد دلار خەڵکی کوردستان ئێوە قەرزارن بۆ کاکە تۆ موچەت نەداوە تۆ خزمەتگوزاریت نەکردو تۆ پرۆژەت وەستاندووە تۆ نەوتت فرۆشتووە هێندە ساڵ هەبووە هێندە مانگ هەبووە نەوتت بە $100 و $105 و $110 فرۆشتووە یعنی چی ئێستا دوای 10 ساڵ فرۆشتنی نەوت خەڵکی کوردستان قەرزارە ئێم نەوتە چی لێ هات ئەگەر نەچووی بێتە گیرفانی خۆتانەوە زۆر ڕوونە 50,000 بەرمیل نەو دەپاڵێوی هەموو ڕۆژێ لە کوردستانە جۆر گەندەڵێکی گەورەیە ئەمە هەر زۆر گەندەڵیەکی گەورەیە 50,000 بەرمیل نەو دەپاڵێوی خەڵک لیترە بنزینە بێ بە لە سلێمانی بە 1250 دینار و حەسەن بکڕێ لە هەولێر بە 1450 و 500 هێندە جۆری بنزین بە 1600 دینارە کڕێ ئێتۆ نەوتەکە هی خۆتە پاڵاگەکە بە پارەی دزراوی میلە دروست کراوە زۆرێکیان هەمویان نا بۆ خەڵک یعنی لیترە بنزین بە 1500 دینار بکڕێ من ئێستا وردەکاریەکەشی باسەکەم ئایا بەڕاستی ئەو 50,000 بەرمیل نەوتە ئەگەر بە نرخی حکومی بدرێتە خەڵک بنزین لە بازارە چی لێت حەزەکەی بە وردی ئەوەش باسەکەین طبعا ئەم بنزینە نهێنی ئەم گران بوونی بنزینە ئەمەیە کاک حەکیم لە سا هەشتای بنزین قۆرەخکراوی دەستی حکوومەت و لە ناو دووکەوانە حکوومەت و دوو لایانی دەسەڵاتە یعنی سلعەیەک نییە با بڵین بازرگان بە ئارەزوی خۆی بڵێ کاکە وڵا گران بوو لە دەرەوەش نایە لە سا هەشتاشی لە ناو خۆ بەرهەمیێت 50,000 بەرمیل طبعا ئەگەر ئاگادار بن مانگی حوتی ساڵی پار مانگی 5 ساڵی پار هەتا مانگی 9 حکوومەتەکەی پارتیوەکێتی لەگەڵ بەختا گفتوگۆیان بوو لەسەر ئەوەی کە نەوت ڕادەستکەن یەکێک لە کێشەکانەوە بوو ڕێک نەیەکەوتن لەسەر بەرهەمی ناوخۆ بەغدا ئەیوت کاکە هەموو نەوتەکەم بنێ من خۆم بنزین پشکی خۆتان بنزینی 450 دیناریتان ئێمێ خوا لەمە باشترە بوو یعنی ئەمە زۆر باشە بۆ خەڵک زۆر باشە ئەمان وتیان نا ئێوە بنزینی 450 دیناریمان مەدەنێ هەموو ڕۆژێ 50,000 بەرمیلمان بدەنێ ئێمە خۆمان بنزین و گاز و نەوت بۆ خەڵکی کوردستان دابینەکەین بەغدا وای کرد لە مانگی 27 ساڵی پارەوە و نزیکەی 8 مانگە هەموو ڕۆژێ 50,000 بەرمیل نەوت وەرەگرنەوە بە پاساوی چی بە پاساوی ئەوی بنزین گاز نەوت بۆ خەڵکی کوردستان دابینەکەن طبعا ئەم 50,000 بەرمیل نەوتە هەر 200 لیتر نەوتی خاو بەرمیلێک نەوتی خاو
هەشتا لیتر بنزین بەرهەمێنێت بە پێی جۆری پاڵاوگەکە و کوالیتیەکەی و ئەوانە. ئەم 8 لیتر بەرمیلە ئەکاتە هەموو ڕۆژێ بەرهەمی 50,000 بەرمیل نەوت 4 ملیۆن لیتر بنزینە. 4 ملیۆن لیتر بنزین ئەی پێویستی بازاری کوردستان چەنە؟ نزیکەی 5 ملیۆنێکە. باش یعنی تۆ 1 ملیۆنە نەقسە لە پێویستی تەواوی هەرێمی کوردستان. ئەم بنزینە لەبری ئەوەی بە 400 دینار بە 450 دینار بدرێ بە خەڵک، طبعا ئاڵێم کە 450 دینار واتە پارەی نەوتی خاو حساب کراوە، پارەی پاڵاوگەشت حساب کراوە، اینجا ئەتوانرێ بە 450 بفرۆشێ بە خەڵک. لەبرەوەی بە 450 دینار بیفرۆشی بە خەڵک بە 750 دیناری فرۆشی. یعنی لەوەشە قازانجیان لێکەی نەوتەکەی خەڵکە بەشێکی لە پاڵاوگەی دروستکراوە بە پارەی میلەت ئەپاڵێورێ ئەچێتە گیرفانی چەند کەسێکەوە، چێتە گیرفانی حیزبی دەسەڵاتەوە بە کورتیەکەی. باشە ئەی پاڵێوی دوایش بە بازرگانی فرۆشیت بە خەڵک، اینجا لەوەش خراپتر هەموو ئەم پارێش دیارنی ناچێتە خەزێنی گشتی، ناچێتە وەزاری وەزارەتی دارایی ئاگای لەم پرۆسەیە نییە، نە ئاگای لە نەوتە، نە لە ئاگای فرۆشتنیەتی، نە لە پاڵاوتنیەتی، نە لە خەرجیەکانیەتی، نە لە داهاتەکەیەتی، هیچی نییە. پرۆسە لەمە ناشەفافتر، لەمە گەندەڵتر، لەمە خراپتر بۆ خەڵکی کوردستان. ئەگەر قام قسەی ئێمەوانیەکە حەکیم باس بێنی وەزیری سامانە سروشتیەکان بێت هەموو ڕاگەیاندنەکان کۆکاتەوە بڵێ کاکە خەڵکم قسەوانیە ئەمە تۆمەتە بۆمان دروستەکەن لەسەر ئەم 50,000 بەرمیل نەوتە، کاکە ئەوە تا 50,000 بەرمیل نەوتە پاڵێوین، ئەوەندە لیتر بنزین بەرەمێنین، بنزینەکە تێچووی پاڵاوتنەکە ئەوەیە، تێچووی مەسەلەن بەرمیلێک نەوتی خاو ئەوەندەیە، طبعا 1 دینار نادەنە بەغدا بۆ نەوتەکەوە بە 750 دینار نادەن. نەنا 750 دینارەکە بێ 3 ساعت 4 ساعت سەرە بگری بۆ کوالیتێکی زۆر خراپ. اینجا بە هەموو شوێنێکشی نادەن. بۆ نمونە قەزایەکی وەکو قەڵاتزیە 1 لیتر بنزینی نادەنێ. ئێگەر ئەو بنزینە حکومیە بۆ بە هەموو هاوڵاتیەکی نادەن. ئەگەر حکومیە نا بە بازرگانیە و لە بناو بازرگانیەکیشە قۆرەخکاریە بۆ هێندە بنزیخانە و هێندە شار و هێندە شوێن کە خۆیان ئەیانەوە مەبەستیانە. لێرە کێشەکە ئەوەیە ئەگەر ئەم 50,000 بەرمیل نەوتە کە 4 ملیۆن لیتر بنزین ئەتوانێ بەرهەم بهێنێ بە شێوەیەکی عادیلانە بە نرخی گونجاو بۆ بەسەر خەڵکی کوردستانە دابەش بکرێ بەسەر شۆفێرانە، بە دڵنیاییەوە بنزینە بازرگانیەکەش نرخی لە لیترێک لە 1000 دینار تێ ناپەڕێ. واتە بنزینی حکومی خەڵک دەستێکەوە بە 450 دینار و پاشان لە بازاڕیش بیکڕێ خۆی نەوەستێ بۆ 450 دینارەکە بچێ لە بنزیخانەیەک بە ئەهلی بیکڕێ لە 600 لە 700 لە 800 دینار تێ ناپەڕێ، ئەو پەڕەکەی لە 1000 دینار تێ ناپەڕێ. ئەمەیە وای کردووە کاک حەکیم بۆچی؟ یعنی من پرسیارم کردووە پاڵاوتنی 1 لیتر نەوتی خاو بۆی بیکەی بە بنزین بە پێی جۆری پاڵاوگەکان ئەیگۆڕێ، پاڵاوگەی مۆدرن تازە و پێشکەوتو 100 دینار تا 150 دیناری تێچێ. زۆر باشە. گریمان 100 دینار تا 150 دیناریش بۆ نەوتە خاوەکەی، واتە یەک بەرهەمهێنانی 1 لیتر نەوت لە کوردستانە 350 دیناری تێچێت. تۆ بڵێ 400 دیناریشی تێچێت. 1 لیتر بنزین 1 لیتر بنزین بەرهەم بهێنیت بە پارەی پاڵاوگە، بە پارەی نەوتە خاوەکەش بدەیت تەنانەت کە ئەمە نایدەنە بەغدا نەوتە خاوەکە پارەکە نایدەنە بەغدا هەر بە ئاباهێری خۆمانە هی وڵاتێکی خۆ. ئێ باشە 1 لیتر بنزین چەندی تێچێ؟ 350 تا 400 دیناری تێچێ. کەس بینیوێتی بنزین بە 500 دینار بکڕێ؟ 100 دیناریش قازانجکەن؟ ناوەڵا. کاکە بە 550 هەیە نەوەڵا، کە 150 قازانجەکەن، بە 600 هەیە نەخێر. تۆ بە 750 ئەوە بفرۆشیتەوە کە کەسیش نازانێ چەنە ڕێژەکەی ئەمە خرێتە بازار. قازانجەکەی زۆر ئەو 50,000 بەرمیلۆکو داات کە بۆ خەڵک خەرج ناکرێ و ناگرێتەوە وەزارەتی دارایی زۆر. قازانجێکی زەبەلاحە کاک حەکیم، قازانجێکی زەبەلاحە هەموو ڕۆژێ. من حسابم کردووە هەموو ڕۆژێ داهاتی ئەم 50,000 بەرمیلە لە مانگێکە 100 ملیار دینارە. 100 ملیار دینار معقولە نەچێتە خەزێنەی گشتی؟ معقولە دیار یەک پرسیاری تر معقولە 50,000 نەوت بەرمیل بپاڵێوی 1 دیناری بۆ خەڵکتیانە بێ؟ 1 دینار شتیوانە بوو لە دنیا کەواتە ئێمە نەوتە بۆ دەرێنین. لێگەڕانایە کاکە لێگەڕانایە بیان وتایە کاکە نەوتمان نییە و دەریشی نانین و ناپاڵێوین و هیچ ناکەین بەس ئێوە وەرن بەغدا پشکەکەی خۆمان لە بە 450 دینار بۆ بفرۆ. بۆ ئەویان نەکرد کە ئەمان ناتوانن خۆیان بنزین بۆ خەڵک بە نرخی حکومی دابینکەن بۆ ڕێگەیانگەر لەوەی بەغدا پشکمان بۆ بنێرێ. دیار پرۆسەکەی بکرێبەوەی لە دەستی گەندەڵکارەکان دەربێن زۆر ڕوونە. ئێستا ئەمە هەموو ڕۆژێ 400 تەنکار ئەنێرێ بۆ تورکیا بەرهەمی سوتەمەنی چ بنزین و غێری بنزین. یەکە لە ناو خۆمانە خەڵک لە هەولێرە بە 1600 دەیکڕێ و لە سلێمانی بە 1000
400 و هێندێک جۆری بە 1250 هێندێک نۆرمەڵ هاسایەکەی کە زۆرێک ئۆتۆمبیل هەناتوانێت تێکا بەکاری بێنە بە 1000 دینارە. ئەمڕۆ بۆ خۆشی کوڕێک بۆی گەڕامەوتی وڵای من ماتۆڕم هەیە ماتۆڕ ئەو بنزینە نۆرمەڵم تێکردووە مەکینەکە هەستاوە مەکینەکەی شکاوە ماتۆڕ ئەوە حاڵی کوالێتی بنزینەکەشە. بۆیە بەڕاستی ئەمە ئەمە پرۆسێکە لە سەر و گەندەڵیەوەیە ئێقۆ ئەمە مدیرعامێک نایکا وەزیرێک نایکا ئەمە دوو سیستمی حیزبەتی هەر قاچی حیزبەتەکانیان لەسەر گەندەڵی بکە پێ ئێستا گەندەڵکار لە لوتکەی دەسەڵاتە باڵا دادگاشی هەیە خۆی حاکمە جێبەجێکارە چەکی هەیە دادگایە هەموو شتێکی هەیە لە کوردستانە. ئەوەی لە بەغدا ئازانی چییە؟ ئەوەی لە بەغدا دادگا نووزەیەکی تایە مەسەلەن دەستەی نەزاهە نووزەیەکی تایە هێشتا وزەیەکی تایە بۆیە ئەو جوڵانە هەن لە هەرێمی کوردستانە هیچیان نەهێشت هەر هیچیان نەهێشت بە ئاراستەی بەرژەوەندی گشتی و عەدالەت و مەسەلەن ژیانی خەڵکە باشکردنی ژیانی خەڵکە و خزمەت گوزاریە خۆش گوزەرانی خەڵکە هەنگایەک بنێ پەرلەمانێکت هەبێت بە دوواداچوونکە بۆ ژیانی خەڵک نییە پەرلەمانەکان داخست 97 پەرلەمانتار من ڕێزم هەیە بۆ ئەو پەرلەمانتارە بە ڕێزانە بەس بەڕاستی ئەبێ لە خۆیان بپرسن من بۆچی هەمومانگێ ئەو پەرلەمانتاری کە چووە سوێندی خواردو ئێمە شکر کۆمەڵ نەچوین کۆمەڵ لەم نقطە سەرمان بەرزە بەقەت شاخی هەورامان پیرەمەگرون بەرسرە لە هەورامان چونکە ئێمە نەچوین تووشی ئەو موچە ناشایستە ناڵێم ناحەڵاڵ بەس موچەی ناشایستە نەبووین کەوەی بچین بەوەی سوێند خواردنێکەوە 1 سعات سوێند خواردنێکەوە هەموو مانگە پەرلەمانتارەکەمان مەسەلەن 7 ملیۆن و نیوە تا 8 ملیۆن شتێکی ئاوا وەرگێ 7 ملیۆن و 400 ئەوەنە هەزارە ئێمە لەما سەرمان بەرزە بەس ئەو نەوە حەو پەرلەمانتارە بەڕێزەی کە ئەچن موچەکە وەرەگرن یەکجار لە خۆیان بپرسن بڵێن کاکە هیچ نەبێ بچن یەخی حیزبەکانیان بڵێن بڵێن لە میحراجی ڕزگارمان کەن ئێمە موچەی لە پێناوی چییە ئەوە پەرلەمانەکەی ئاوایە حاڵەکەی ئاوایە دەرگای داخراوە هیچ کەس نییە بۆ بەرژەوەندی گشتی بچێ لە یەخی وەزیرە بگرێ بڵێ کاکە مە چیەم فەوزایە تۆ نەوتەکەت چی لەکەی تۆ غازەکەت چی لەکەی ئەرێ کاکە من بۆ نەوت و غازم هەبێ خەڵک مەسەلەن کاتێ غازی پێویستە بڵێ بە 30,000 بکڕێ بنزینی پێویستە لیترە بە 1500 دینار بکڕێ ئەرێ بۆ خەڵک کاتی نەوت کاتی زستانیەت تۆ ناتوانانی بەرمی لە نەوتی بیتێ بە 50,000 ئەبێ بە 200,000 لە بازار 170,000 لە بازار ڕابیکڕێ یعنی پەرلەمانت نەماوە دیوانی چاودێری دارایی ئەسڵەن دەسو پێ بەسراوە هەر ڕێگە نادەن دیوانی چاودێری دارایی دۆسیەکانی نەوت ببینێ دۆسیەی غاز ببینێ قاچ بخاتە ناو خاڵە گومرگەکانەوە هەتا بزانی تۆ لە خاڵە گومرگەکان ئەسڵەن چ باسە هیچ کەس لە کوردستانە یعنی باوەڕە بێ شتیوانیە لە دنیاە کاک حەکیم تەنانەت یعنی پاکترین ئینسانی سەرزەوی هەڵبژێرە بیک لە شوێنێکا داینێ نابێ بەبێ پرۆسەی چاودێری و پشکنین لێیانگەڕی چونکە متمانە نییە چونکە سیستم وا بەڕێوە نابرێت چونکە حکومەتداری و دەوڵەتداری وا ناکرێت دەستگاکانی چاودێری لێپرسینەوە پشکنین ئیشیان چییە نوێنەراتی خەڵکەکەن لەبری خەڵکی بۆ چونکە ئەم سەروەت و سامانە لە بنەمای خەڵکی کوردستانە هی دوو حیزب نییە هی دوو بنەماڵە نییە نەوت و غاز و گومرگ و باج و ڕسومات و ئەمانەی خەڵکی کوردستانە ئەبێ دەستگاکانی چاودێری زیندوو بن کارا بن لەبری خەڵکی کوردستان بچن چاودێری بکەن دەستەی دەستپاکیت بە هەمان شێوە هەر ئەسڵان جارە سەرۆکەکەی هەرەوە 9 ساڵە هەر تەمەنە یاسایەکەی بەسەر چووە و تازەش نەکراوەتەوە و پاشان ڕێگەش نادەن دەستەی ئەمانە بە دەستەیەکی بە مۆزەفێک ناکرێت بە دادگایەک ناکرێت لەگەڵ ڕێزما دادگاکەش وای لێکراوە سیستەمێک چواردەوریاوە کە ئەتوانێت فەقیرە محاسبە بکە بەس ناتوانێت گەندەڵکارێ ناتوانێت یەکێک لەمانەی حکومڕان چونکە کاک حەکیم تۆ بەچی ئەزانی گەندەڵی هەیە هەر سەیری ژیانیان کە ئەزانی پێ دوای ئەگەر لە کوردستان پرۆسێ بەڕێوە پرسێ ئەگەر بە دادپەروەرانە بەڕێوە بچیت بەرپرسێکی لێ دەرناچێ لەو گەندەڵێنێکێک کردویە من ناڵێم بەرپرس لەسەر ئاستی تاک مەسەن کاک فلان کەس لە ناو پارتی یا کاک فلان کەس ناویکێتی کاک فلان کەس وەزیری فلانە و کاک مدیرعام نانە ئەمە نا بەڵام خودی دەسەڵاتی پارتی وێکێتی لەسەر دوو پایەوەستاوە کە یەکێکیان گەندەڵیە ویتریان چەکە یعنی هەردوو حیزبەکە دوو پایان هەیە وەڵا پایی سێمیشیان هەیە ئەشەت و پشتگیری خەڵکیشیان هەیە بەداخەوە کە تا ئێستش بەشێک لە خەڵک کوێرانە هەردەنگ بە پارتی وێکێتی ئەداتەوە کورە هەر گۆرانی بە باڵایان ئاڵێ هەر چەپڵیان بۆ لێدەن نانی نادەنێ ژیانی بۆ نادە ئاوی نییە کارەبای لەسەر گرانگەر نەخۆشخانەکانی خاڵی کراونەتەوە هەر مەسەڵەن ئەچێ پشتگیر یعنی بەشێک لە پرۆسەی گۆڕانکاری ڕیشەی لە هەر وڵاتێکە بە ئاگاهاتنەوەی خەڵکە بەداخەوە تا ئێستا بەشێکی زۆری خەڵک واتە ئەوان لەسەر سێ پایەوە ساون
بەشێک لەوانەی کە نانیشی نەدەنێ هەر دویانەکەوێ ئەوە یەک دووەم پای دووەم چەکە پای سێم گەندەڵیە خودی دو حیزبەکە و حکومڕانیەکەیان یعنی زۆر ڕوونە من پێم سەیرە تخوا ئینسان لە دەستگای ئیعلامی پارتیوێکێتیا بێ ڕووی هەیە باسی ئەو پرۆسانەی گەندەڵی گەندەڵکارانە گیرن لە بەغدایە هەر ئەبێ ڕووی هەبێ باسی باخی زۆری پێدن زۆرم پێ سەیرە دوور لە ڕووی بەڕێست و بینار چۆن ترێک نابنەوە چۆن عارق ناکەن تۆ بێژەرێکی کاکە 45 گەڵا 50 گەڵا 60 گەڵا 70 گەڵا موچەکەتە نەڵی کاکە باشە ئیشی بێژەری بۆ ئەگاتە 70 گەڵا لە کوردستانە ئەگەر لە پارەکە لە دزیەوە نایە لە گەندەڵیەوە نایە اینجا بیت لەسەر مێزێک دانیشی باسی ئەوە بکەی کە لە بەغدا ئەها گەندەڵراوەنن ئەی بۆ باسێک لە وڵاتەکەی خۆت هەرێمەکەی خۆت ناکەی بۆ باسێک لەوە ناکەی ئەرێ لە کوردستانە دەستەی نەزاهە لەکوێ بێ زەحمەت خەڵکی باشن وەکو خەڵک بەس ڕێگەیان پێ نادرێ هیچ شکەن ئەرێ بێ زەحمەت دیوانی چاودێری دارایی لەکوێ ئەرێ دادگاکانمان لەکوێ نام هەموو گەندەڵیە هەیە ئەرێ پەرلەمانەکەمان لەکوێیە کوڕە ئێستا ئەنجومەنی دادوەریەکەش پەکی کەوتووە کە ئاخیر دەسەڵاتە باش بەس مامۆستا ئەو ئێستا مادام گەندەڵکار دەسەڵاتیە بێ چەکی هەبێ پارەی هەبێ دادگای هەبێ ئەیدی بۆ لەکوێ بە دەست پێ بکەین بۆ ڕاستکردنەوەی بارودۆخی کە لە کوردستانە هەیە بەکێ دەکرێ لەکوێ دەست پێ بکرێ یەکەم بەخوا ئەکرێ ئیشەڵا خوای گەورە ڕۆژێک لەسەر مەزلومانی کوردستانیەتە جواب دڵنیا بکە حەکیم ئەگەرچی قانونی خوای گەورە وایە لە قیامەت سزای تاوانکاران ئەدات ئەوانەی تاوانەکەن خراپە ئەکەن خەڵکە کوژن بە ناحاق هەرچی تاوانێک قانونی ئەساسی خوای گەورە پەیوەندی بە قیامەتەوە هەیە بەڵام هێندێ جاریش بۆ عیبرەت بۆ سوود لێوەرگرتن لە دنیاش ئەو جۆرە کەسانە ئەبینی بە لەگەڵ ڕێزما بۆ بەڕێست و بۆ بینەرە بەسەر شۆڕی ئەبینی وەکو هێندێک لەوانەی بەغدا ئێستا خەڵک ئەیان بینێ بۆیە ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم وشیاربوونەوەی خەڵکە تۆ لە هەرێمێکای خەڵک دابش بۆ سێ پۆلێن یەک دوو گروپیان زۆرینن زۆرینەیەک تا ئێستش هەر پشتگیری پارتیوێکێتیەکە نانی نایەتە پشتگیریەکە ئاوی بۆ دابین ناکە هەر پشتگیریەکە موچەی نایەتی هەر پشتگیریەکە بەنزین لەسەر گرانەکە هەر پشتگیریەکە کارەبای لەسەر گرانەکە هەر چاوی نوقاندووە بە کورتیەکەی خوای گەورە یعنی عقلێکی پیاون بەداخەوە عقلەکە وەکو پێویست بەکار نایەنن ئەگەر ناخۆ من ئینسانێکم لە هەرێمی کوردستانە یعنی چۆن ئەبێ لە کاتی دەنگدانە بە 100 دینار دەنگەکەم بفرۆشم دوایی لترێ بەنزین بە 1500 بکڕم دوایی بتڵێ خاز بە 50000 بکڕم دوایی مناڵەکەم ئاوی نەبێ و مەسەلەن کارەبای لەسەر گران بکرێ هەر یەک مانگ 100,000ەکە بەس بە کارەبا بدەم چۆن ئەبێ دەنگ بدەم بە حکوومەتێک کارەبای ماڵی هەتیوبار ببڕێ ماڵێک کە 3 مناڵی ئۆتیسمی هەیە یەک مانگ کارەباکان لەسەر ببڕێ لەسەرەوەی 140,000 نەداوە چۆن دەنگەنە بە حکوومەتی لەم جۆرە ئێوە معنای وایە بەشێکی ئەوە پەیوەندی بە وشیاربوونەوەی خەڵکەوە کە بەداخەوە بەشێک لەم زۆرینەیە پشتگیری ئەم شێوازە حکومڕانیەکەن بەشێکی تر لە خەڵک بێدەنگە کەمینەیەک ماوەتەوە کە ناڕازیە و کەمینەیەش گۆڕانکاری پێ ناکرێت هەر سروشتی ژیان وایە بە کەمینە گۆڕانکاری ناکرێت بەس دۆخی کوردستان چی بەسەردێ ئەگەر دامەزراوە نەبێ ئەگەر لێپرسین و لە گەندەڵکاران نەبێ وەکو بەرە زووتت هەر دوو حیزب بەدڵی خۆیان داهاتی ناوخۆ بەرن نەوت زەوی تاڵام بکەن لە بەردەم چی داین بۆ گەورەترین کێشە ئەوەیەکە بێجگەلەوەی کە تۆ مەسەلەن کێشەی خزمەت گوزاریت بۆ دروستە بێ مەسەلەن ژیانی خەڵکەکەوێتە هیلاکی مەسەلەن تۆ بۆ نمونە چەمچەماڵت هەیە 200,000 ئینسان 15 ساڵە چاوەڕێی ئاوێکی شیرینەکەن ئاوەکە لەکوێیە مەسەڵەن 100 کیلۆمەتر لێیان دوورە نەوەڵا 42 کیلۆمەتر لێیان دوورە 42 کیلۆمەتر یعنی خوای گەورە کوردستانی پڕ کردو لە ئاوی شیرین حتی تەنها تۆزێت بۆری و ئەو شتانەی ئەوێ و بیگەێنی بە خەڵک و وەسەلام ئێ باشە ئەمە گەورەترین زوڵم نییە ئایا پارە نیە لە کوردستانە 15 ساڵی ڕابردوو هەر پارە پێیانە دووسێ جاریش پارەیان بۆ تەرخان کرد هەر پارەکە خوڕا ئەخیر جار پێش هەڵبژاردنەکان بەردی بناغیان دانایە و دیسان ئێستا پارەی بۆ خەرج ناکەن و هاوینێکی تریش هات و خەڵکی چەمچەماڵ بێ ئاوە هێندە شاری تریش مەسەلەن لێرە بێجگەلەوەی کە خزمەتگوزاری ئەساسی بۆ خەڵک کێشەی بۆ دروستە پێ کێشەی گەورە کارەبات لەسەر گرانەکەن بانزین لەسەر گرانەکە نەخۆشخانەی حکومی نەما کاکە ئەو موو بەرهەمی گەندەڵی پێدوایە کە بێکاری هەبێ خزمەتگوزاری تەندروستی نەبێ ڕێگاوبان نەبێ هەر کەسێک خوای گەورە عەقڵێکی پیا بێ بیرکاتەوە ئەزانێ هەرێمی کوردستان و عێراق دەوڵەمەندە بە ئاستێک کە ئەگەر
تەنها لە سا 75 داهاتەکان بۆ خەڵک خەرج بکرێن خەڵک خۆشگوزەرانە وەکو هێندێک وڵاتی خەلیج وەکو هێندێک وڵاتی خەلیج خزمەتگوزاری و جادە و ڕێگا و بان و ئاو و کارەبا و ئەمانە ڕێک ئاوا ئەبێت بەڵام ئەوە گەندەڵیەوە ئەکات ژیانی خەڵک خراپ بێ خەڵک خۆی ناچار بێت تاسەی بەردەرگاکەی چاکاتەوە لە کاتێکا لەولا شارەوانی پارەمان لێسەنێ لێرە جادەکانمان بۆ چاک ناکاتەوە باوەڕە بێ بڕۆرە هێندێ پارکی شوێنی یاری من لەو ڕۆژانە ڕسمێکم گرت و بڵاوم کردەوە بۆ مناڵەکانمان لە پارکەکان کە لەناو سلێمانیا هەن بەزەی پیانایەتەوە 15-20 ساڵ لەمە پێش دروست کراوە ئێستا هەمووی دڕاوە هەمووی شکاوە کەس نییە سیانیان کا ئەی تۆ ئەم شارەوانی تیانە ئەی شارەوانی تۆ ملیارەها دینار کۆ ناکەیتەوە ئەی بۆ ئەم پارێ بۆ خەڵک خەرج ناکەیتەوە بێجگە لەوەی خزمەتگوزاری و ژیانی خەڵک ئاوا خراپە بێ لەولا سمعی هەرێمی کوردستانیش ناشرینە بێ هەرێمی کوردستان تیا ناچێ هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە یعنی ئەسا ئێمە لە دەستورە هەرێمێکی فیدراڵین بەڵام ڕۆژ بە ڕۆژ پێگەمان لاوازە بێ تۆ مەسەلەن لە بەغدا لاوازەبی لە بەردەم وڵاتانی دنیا لاوازەبی سمعت لە بریەوەی بە باشی بڕوا سمعت ناشرینە بێ یعنی مەسەلەن ئێستا بە بێگانەیەک کە ئاگای لە هەرێمی کوردستان نەبێ بێت بۆ لای سەرۆکی پارتی و سەرۆکی یەکێتی بێ زەحمەت پێی ئەڵێن چی کە 4 ساڵە دەرگای پەرلەمان داخراوە خۆ پەرلەمان سادەترین نیشانەی دیموکراسی و ئازادی و ڕێی خەڵک و سیستم و یاسا و ئەمانەیە یعنی هەر سەرچاوەی شەرعیەتی دەسەڵاتەکانی تر بە تایبەت جێبەجێکردن لە پەرلەمانەوەیە تۆ 4 ساڵە پەرلەمانەکە داخراوە باشە چی ئەڵێ بەو کابرا بێگانەیە وڵایە بێ بڵێ کاکە ئێمە میلەتێکی دواکەوتوین وڵا ئێمە حکومت خەڵکێکین پێویستمان بە پەرلەمان نییە و پێویستمان بە دادگانیە و خۆمان چۆنمان حەز لێ بوو ئاوا حکمی میلەتەکەمانەکەین و وڵا بە ئارەزوی خۆمان دەستمان خستۆتە داهاتی گشتیەوە و خەڵکەکەش ڕازیە بەبێ کارەبای لەسەر گرانەکە ڕازیە نەخۆشخانەی خراپە بێ ڕازیە خزمەتگوزاری نییە ڕازیە ئاوی نییە ڕازیە مەسەلەن بنزینی لەسەر گرانەکەی ڕازیە چی بڵێ یعنی بە کابرایە کە بێگانە بێتە وڵات ئەمە معنەوەیە تۆ سمعی وڵاتەکەت ڕۆژ بە ڕۆژ ناشرینە بێ لە کاتێکە کا حەکیم لە کاتێکە ئەم کیانەی هەرێمی کوردستان تاکە بەرهەمی 100 ساڵ خەباتی هەر 4 پارچەکی کوردستانە یعنی ئێمە مەسئولیەتی ئێمە لە کوردستانی باشوور تەنهایی خۆمان نییە مەسئولیەتی ئێمە مەسئولیەتێکی نەتەوەییە بەرامبەر بە ڕۆژهەڵات بەرامبەر بە ڕۆژئاوا بەرامبەر بە باکوور نابێ ئێمە نمونەیەکی جوان لە کوردستانە پیشان بدەین تاوەکو کوردێک لە ڕۆژهەڵات و کوردێک لە باکوور و کوردێک لە ڕۆژئاوا ڕووی هەبێ بە دنیا بڵێ کاکە وەرن منیش میلەتێکم شایانی ئەوەم فیدراڵیم هەبێ شایانی ئەوەم کیانی خۆم هەبێ وەک چۆن لە کوردستانی باشوور هەمانە یعنی ئەمە مەسئولیەتەکە بێجگەلەوەی ئەگەر ئەمدۆ خەبەردەوام بێ بێجگەلەوەی ژیانی خەڵک بە تەواوەتی یعنی زۆر خراپە بێ خزمەتگوزاریەکان خراپترە بن نەعەدالەتی گەورە و بێمتمانەیی گەورە گەنجان سەری خۆیان ئەڵەگرن لە بێکاریە اینجا ئێمە ڕۆژ بە ڕۆژ کیانەکەمان کە کیانێکی نەتەوەییە ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەیەکە و ئەبینن نموزەجێکی ناشرین بۆ هەموو ماوسەوکو قەباری گەندەڵی دیارێ سەبۆنمە مانگانە چەند بێ لە هەرێم لە داهاتی ناو خۆ بێ لەو نەوتە بێ لەوەی کارەبا بێت باج و ڕسومات و سەرانە بێ قەباری گەندەڵی هیچ ئامارێکی نافەرمی هەیە بۆ نمونە دیار بێت نەخێرکە حەکیم هیچ ئامارێک نییە پیشانمان بدا قەبارەی گەندەڵی لە هەرێمی کوردستان چەنە چونکە ئەو ڕقەمانەی کە ئەبێ هەبن لای ئەوانن کە دەسەڵاتیان هەیە واتە ئەو ژمارانە لای ئەوانن کە خۆیان بەشێکن لە پرۆسەی گەندەڵیەکە یاخود پارێزەری گەندەڵکارەکانن یعنی بەڵام ڕوونە ئامار ئەزانی کامەیە بچۆرە نەخۆشخانەیەکی حکومی هەر کاتێ پێیان وتی بچۆ ئەم پشکنینە لەو مختبەری دەرەوە بکە ئەوە بزانە گەندەڵی ئەو ڕقەمەکەیەتی لە هەڵەبجەی شەهید یەک جیهازی MRI هەیە یەک جیهازی MRI بۆ پشکنینی نەخۆشیەکانی خەڵک هەیە کە زۆر زەڕورە MRI یەک دانە ساڵە شکاوە چاک ناکرێتەوە یعنی حکوومەت ناتوانێت یەک جیهاز بۆ نەخۆشخانەی حکومی چاکاتەوە بۆ پارێزگایەک کە بە پارێزگای شەهیدان ناسراوە ڕوونە ئەمە قەبارەی گەندەڵیە لە کوردستانە ئاوی چەمچەماڵ کە بە 15 ساڵ تەواو ناکرێت کە 42 کیلۆمەتر لێیان دوورە تێگەی لەوەی قەبارەی گەندەڵی لە کوردستانە چەنە لیترێ بنزین کا حەکیم لە 2014 500 دینار نەبوو یەک پرسیار لە تۆەکەم ئەو کاتە نەوتەکە لەکوێوە هات لە کوردستان بوو ئەی ئەسە نەوتەکە لەکوێ هەر لە کوردستانە زۆر باشە ئەو کاتە بنزین لەکوێ ئەپاڵێورا وەڵا ئەشەدوو بەشێکی لە دەرەوە هات بەشی زۆری
بەڵام لەو کاتەوە چەند پاڵاوگەیەک لە کوردستانە زیاد بووە ئێستا لە سا 80 بنزین لە ناوخۆ ئەپاڵێورێت زۆر باشە ئەی تۆ نەوتەکە لە ناوخۆیە پاڵاوگەکە لە ناوخۆیە بێ زەحمەت بنزین بۆ لیترێک لە 400-500 دینارەوە فری بۆ 1250 دینار ئەوە قەبارەی گەندەڵیە یعنی با من قەبارەیەکی تری گەندەڵیشت پێ بڵێم ساڵی پار مانگی 12 کورە نەخێر ئەم ساڵیش مانگی 1 داهاتی خاڵە سنووریە گومرگەکان بە پێی ژمارەی خۆیان نەگەو ژمارە ڕاستیانەی لای ئێمە هەیە بە پێی ژمارەکانی خۆیان داهاتی هەموو مانگێک 400 میلیارد دینار بووە ئێستا لێ وڵای کاکە 120 میلیارم نییە بینێرە 110 میلیارد بۆ مانگی 5 ئێستا هاتۆتە سەر 110 میلیارد ئەڵێ 120 میلیاریشم نییە بینێرە ڕۆژ لە بەغداد وایان وتو بەڵە ئەمە قەبارەی گەندەڵیە یعنی چی تۆ گومرگت نەما ئەرێ باش واز لە گومرگ بێنە ڕسوماتی ناوخۆ باشە کەس بینیوێتی مەسەلەن خەڵک عفو بکرێ لە باج لە ڕسوماتێک لە پارەی ئاوێک لە پارەی خۆڵێک لە پارەی تابلۆیەک لە پارەی مەسەلەن هاتوچۆیەک سزایەک نەنەخێرنەوەڵا هەموو کەس هەموو پابندیەک بە پارەدانەکانەوە هەیە ئەی بۆ پارەی ڕسومات دیار نەما کاکە مانگی بەلای کەمەوە 200-300 میلیارد دینارە بەر لەوەی کارەبا گران بکرێت لەسەر وڵاتی تەنها بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆی سلێمانی و هەولێر مانگانە نزیکەی 60 میلیارد دینار داهاتیانە چۆنە بێ بڵی کاکە وڵای ئەم داهاتە دیار نەما چۆشتی وابێ ئەی خەڵک ئەبینێ خەڵک ئەچێت سەراگرێ لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی و هەولێر سەراگرێ بێ نیم سەعات سەر بگرێت تا بچێ پارە بدا پارە چەند هەیە 700,000 هەیە 100,000 هەیە 200 هەیە 300 هەیە 400 هەیە 500 ئەم پارانە چیان لێت یعنی چۆنە بێ بڵی کاکە باشە کاکە هەر هەمویان واز لێ بێنە لە ساڵی پارەوە لە مانگی سێوە کارەبا لەسەر هاوڵاتیان گران کرا کارەبا ساڵی پێشوو بەر لە گرانکردنی داهاتی مانگانەی 32 میلیارد دینار بووە 32 میلیارد باشە ئەی ئێستا کە 6 هێندە و 7 هێندە و 8 هێندە زیادی کردووە مەفروض وایە ئەم داهاتە بگاتە 200 میلیارد دینار 250 میلیارد دینار بێ زەحمەت چی لێت بۆ ئەم ڕقەمانە دیارنی شەفاف نییە داهاتی ئێستا کارەباکە کۆ دەکەێت ئەوە هیچ چکارێشت دەبڕن ئەگەر نەیری پارەکە لەم کارەبا لەم پرۆژەی ناویان ناو پرۆژەی ڕووناکی کە من ناو پرۆژەی بە بازرگانیکردنی کارەبا پارە نەدان نییە ڕاستە لە هەولێر و لە سلێمانی و هەڵەبجە جێبەجێیان نەکردووە بەس لە هەولێر و دووهۆک هەر کەسێ 50 ڕۆژ پارەکە دواب بخات کارەباکە ئەبڕن ئیتر ناپرسنەوە لەوەی مناڵی بێ سەرپەرشتی هەیە بە ساڵات و پەکەوتەیەکی هەیە نەخۆشێکی هەیە ئافرەتێکی دووکیانە هیچ حسابی ئەمە ناکەن تۆ فەقیری هەژاری پارەت هەیە پارەت نییە پارەت هەیە کارەبا بەکاربێنە پارەت نییە کارەبا بەکارمێنە شتێک نەماوە ناوی کارەبای حکومی و نیشتیمانی کارەبایەکی بازرگانیە خەڵک بێ بە پارە بەکاری بێنێ بۆ پێداویستی ئەساسی بۆ زیادە ڕەوی ناکەین ئەی پارەیەک ئەی نابێ پارەی ئەم پارەیەکە لەسەر خەڵک زیاد کرا نابێ لە خەزێنی گشتیا ڕنگدانەوەی هەبێ نابێ وەزارەتی دارایی بێت پێمان بڵێ کاکە داهاتی کارەبا ئەمەندەیە چێت بۆ مەسەلەن بۆ ئەو وێزگانەی بەرەمێنانی کارەبا بۆ کەرتی تایبەت ئەمەندەیە چێت بۆ ئەوی تر هیچ دیار نییە بێجگە لەوەی کا حەکیم لە 2013ەوە هەموو دەستبردنێک بۆ پارە لەم وڵاتە چ بە کۆکردنەوەی چ بە خەرجکردنی ناشەرعی و نایاساییە هیچ سیستەمێکی هیچ سیستەمی هیچ وڵاتێک ڕێگە نادا بەبێ بوونی یاسای بودجە تۆ دەستبەری بۆ داهاتی گشتی نەکۆکردنەوەی نەخەرجکردنی لە 2013 ئێمە یاسای بودجەمان نییە بۆ یاسای بودجەت نییە وڵا لەوە چەم 2-3 ساڵە ئەگەر ئێستا لە وەزیرێک بپرسی لە حکومەت لە سەرۆکی حکومەت و جێگرەکەی بپرسی ئەڵێ بۆ نموناڵێ پەرلەمانمان نییە زۆر باشە ئەوە 3 ساڵە پەرلەمانمان نییە ئەی خۆ ساڵەکانی پێشوو هەبوو 4 ساڵی ئەم خولە بێ زەحمەت بۆ یاسای بودجان نەهێنایە پەرلەمانی کوردستان نەوتیانە فرۆش غازیانە فرۆش داهاتی ناوخۆ هەبوو بە خۆیان جارجار ڵەنە کاکە فلانە مانگ و فلانە ساڵ ئێمە موچەی تاواماندا بۆچی یاسای بودجان نەهێنایە پەرلەمان بۆ ئەوەی ئەم ناشەرعی و ناشەفافیەت و ناڕەوایەتی و پرۆسە گەندەڵیەکە لە چوار دەوریا هەیە بۆ جۆرەی کە خۆیان ئەیانێ بەردەوام بێ بۆ چونکە یاسای بودجەت هەبوو ئەبێ ژمێرەی کۆتاییت هەبێ ئەبێ شەفافیەتی هەبێ خەڵی هاوڵاتی ئەتوانێ متابعە بکە ئەتوانێ بڵێ کاکە ئەو پارە چی لێ هات ئەو پارەی تر بۆ ئاوا خەرجەکرێ بەڵام لە کوردستانە هیچی لەمانە نییە بەرپرسێ مامۆستا 10 میلیارد دۆلاری هەبێت بەرپرسێ لە کوردستان 10 میلیارد دۆلار ناتوانم بۆ شەخص بڵێم بەڵام بە دڵنیاییەوە حیزبەکانی دەسەڵات زۆر لەوە زیاتریان هەیە لە یەک پرۆژە میلیارد دۆلاریان دەستکەوتووە باشترین زەویەکانی کوردستان چی لێکرێن کا حەکیم
بێ زەحمەت باشترین زەویەکانی هەولێر هی سلێمانی هی دهۆک ئەفرۆشرێن و ئەکرێن بە خزمەت گوزاری ناوەڵا ئەیەکرێن بە چی پرۆژەکان چین پرۆژەکان لە ژێرەوە شەریکی خۆیانن هێندێکیان لەسەرەوە ڕاستە وەکو بووکەڵە وەکو دەستکێش بەناو کەسێک هەیە کە علاساس خاوەنی پرۆژەکەی نەکرد لە ژێرەوە لە سا 20 و لە سا 30 هی هەردوو حیزبەکەی دەسەڵاتە و دوای ئەوە ئەو یەکەی نیشتە جێبوونانش کە دروستەکرێن هیچ کرێچێکی سوادیان لێ ناکە هێندێ حاڵەتی کەم نەبێ مەسەلەن زۆرینەی زۆریان بە دوو ئەوەنەی تێچووی خۆیان بە هاوڵاتی فرۆشێتەوە بۆ چونکە لە ژێرەوە پارتی و یەکێتی بوونەتە شەریکیان بەبێ سەرمایە بەبێ هیچ شتێک تەنها لەبەر عەرزەکە مڵکی گشتی بووە هیەوان نییە ئێ باش وەرنەوە عەرزانە بفرۆشن ئێمە قبولمانە لە باشترین شوێنە وەرن بە ڕاگەیاندنێکی ئاشکرا بە مەزادێکی ئاشکرا ئەو عەرزانە بفرۆشن بەس بە فرۆشتنی ئەو عەرزانە بودجەی ساڵێکی هەموو کوردستان دەرێنی بەس بە فرۆشتنی ئەو عەرزانە معقولە تۆ لە باشترین شوێنی هەولێر و باشترین شوێنی سلێمانی زەویەکان بە بەلاش بدەی بە کۆمپانیای خۆت کۆمپانیاکانی مناڵی خۆت خەڵکیش لەولا مەسەلەن نەخۆشخانەکەی دەرمانی تیانە لەولا موچەی وەرنەگرتووە لەولا خانشینە بێ نە ئیکرانیەکەی هەیە 12 مانگەکە نە 6 مانگەکەش ئینەکە وەرەگرێ ئیسمیەکەی وەرەگرێ لەولا مەسەن پاشەکەوتی موچەڵی وەڵا پارەم نییە بیدەمەوە ئەوە قەرزە لامە قەرزە تاکەی یعنی خۆ بەشێکی زۆر لەوانەی کە قەرزاریانن ئەو مردن چوونە ناو گۆڕ کاکە کەی ئەیاندەنەوە ێ باشە هیچ نەبێ قەرز بە قەرزکەن خەڵک قەرزارە تۆش قەرزاری باش بۆ قەرزەکەی ئێمە لای خەڵک لای حکوومەت هیچ قیمەتێکی نییە بەس قەرزەکەی لای ئەوان نا ئەبێ بیدەیتەوە بۆ نمونە خانوویە کە ئەفرۆشێ ئەبێ پارەی ئاو بدە ئەبێ پارەی کارەبا تەسفیە بکە ئەبێ پارەی باج بدە ئەبێ پارەی شارەوانی بدە ئەبێ 1 دینار ئەو خانووە قەرزار نەبێ اینجا مامەڵی بۆ بەڕێەکەن ئەگەر ئەو هاوڵاتیە موچە خۆر بێ 20 ملیۆنی لای حکوومەت بێ ئەم 20 ملیۆنەی هاوڵاتی پارە نییە قیمەتی نییە کە ئەیدرێتەوە ئەگەر قەرز بە قەرز پێ نەکرێت لە ئەساسا ئەبێ قەرزار ئەبێ بیداتەوە ئەبێ بڵێ کاکە من حکوومەتم من حکوومەتی ئێوەم من مەسئولم لە ژیانیەوە قەرزارتانم بەسەر چاو طبعا ئەمە بە یاساشەیە یاسای چاکسازی لە 2020 دەرچوو مانگی حوتی 2020 تایەتی ئەبێ وەزارەتی دارایی ئەژمارە بکاتەوە بۆ هەر موچەخۆرێک ئەمە باسی موچەخۆرە جارە باسی فەقیر و هەژار و خەڵکی بێکار و گەنجی بێکار و ئانەمان هەر نەکردووە بۆ موچەخۆرێک ئەژمارە بکاتەوە هەر موچەخۆرێک بزانێت چەند پارەی لای حکوومەتە ئەمە خاڵی هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم حکوومەت دەستکا بەدانەوەی بڵێ کاک قەیچەکە با مانگید 100,000 بداتەوە بۆ موچەخۆر نیانە ئەی بۆ زۆر بواری تری خۆیان هەیەە پارە 6 ساڵە یاساکە جێبەجێ کراوی ئەو 6 ساڵە یاساکە دەرچووە پاشان ئەگەر بە نەقدی نیانە بیدەنەوە بە موچەخۆر با قەرز بە قەرزی بکەن تۆ ئەڵێ مەسەلەن ئەڵێ 2 تریلیۆن نزیکەی تریلیۆن 900 میلیارد دینار پارەم لای خەڵکە باشە خەڵکیش پارەی لای تۆیە بۆ قەرز بە قەرز کاتمان کەمەوە بەس پێشتری زۆر باسی ژارەکانمان کردو ئەوانەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە بەڕێز پێشتر ئیشت لەسەر کردبوو ئەوانەی کە منداڵی بێ باوەک ئەو ئافرەتانی کە هاوسەرەکانیان لە زیندانە ئەوانەی کە لە هاوسەرەکانیان جیابوونەتەوە نەخۆشانی درێژخان لە 2016 پارەکەیان بڕا کەمەندامان تۆمار نەکراون نابێوان هیچ سودمەندی بێ هەژارەکان لە داهاتیان وڵات تا حەکیم شتێک هەیە ناوی عەدالەتی کۆمەڵایەتیە عەدالەتی کۆمەڵایەتی واتە چی؟ واتە لانی کەمی ژیان بۆ ئەو کەسانە دابین کەی کە لە ناو کۆمەلگا لاوازن ئەمانە کێن؟ ئەمانە ژنانن مناڵانن بەساڵاتچوانن پەککەوتەکانن کە مندام و خاوەن پێداویستیە تایبەتەکانن هەر وڵاتێک سیستمێکی عادیلانەی نەبوو بۆ ئەو پاراستنی خەڵکە لاوازەکانی کۆمەلگەی خۆی ئەو وڵاتە ناتوانێت ئیدعای بچووکترین عەدالەت و لاواز لە ڕووی هەژاریەوە بەڵە لاواز لە ڕووی جەستەی و عەقڵی و ئەوانەوە ناڵێن طبعاً هەژارێک کە پارەی پێنیە لە نەخۆشخانەی حکومی چارەسەری بۆ ناکرێت پارەی پێنیە بچێتە نەخۆشخانەی ئەهلی ئەمە کۆتا خاڵی لاوازیە کوشتنیەتی ئەمە کوشتنیەتی مەسەلەن هەژارێک پارەی کارەبای نەبیدا کارباکەشی لەسەر ئەبڕی ئەبێ بچێت خێرخواز دراوسەکەی پارەکەی بۆ بدا ئەمە کوشتنی ئینسانە کە مندامێک 15 دانە ساڵە چاوەڕێیە بۆی 150,000 بۆ ببەستی 150,000 هەردوو چاوی لە دەست داوە ناتوانێت کەمەندامی نوێ تۆمار نەکراوە لە 2013 هیچ کەمەندامێکی نوێ تۆمار نەکراوە یعنی ئەمە کوشتنیەتی مەسەلەن گەنجێکی دامەزراندووە بە گرێبەست 20 دانە ساڵە گرێبەستە ئێمە کوشتنیەتی لەولا گەنجێکت هەیە
دوای 22 ساڵ تەمەن و تەواوکردنی زانکۆ نەدامەزرێ نە هەلیکاریشی دەسەکەوێ نە هیچ پرۆژەیەکی پشتگیریکردنیشیان هەیە نە ژنهێنانی نە ئیشی نە کار و کەسابەتی ئێمە کوشتنی ئینسانەکان کاتمەوە بەس ناوێ موچەی هۆژارانە بگەڕێنرێتەوە کە لە 2016 بڕاوە خۆی بەڵە بەدڵنیاییەوە جارێ ئەوە هیچ ئەوانەی کە موچەی چاودێری خێزانیان هەبوو لە 2016 موچەکانیان بڕا بەستەم لە کوردستانە بە پێچەوانەی بەغدا و بە پێچەوانەی ئێران و هەر وڵاتێکی دنیای چواردەورمان هەژارەکان 1 دیناریان پێ نادرێ ئەمە کوشتنی هەژارەکانە لە کوردستانە باجی یەکەمی گەندەڵی ئەو چین و توێژانە ئەیدەن لە کوردستانە مناڵی بێسەرپەرشت ئافرەتێکی هەتیوبار هەژاری کەمدەست کرێکار بێکار گەنجانی بێکاری دەرچووی زانکۆ نەخۆشەکان ئەمانە باجی یەکەمی گەندەڵی و قوربانی یەکەمی گەندەڵی. زۆر سپاس بۆی بینەرانی بڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ.